بەڵێ خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت ئێمە ئەچینە لای تەوەریەکەمان هەروەکوی لە سەرەتاشا سەحر ئاماژەی بۆ کردەوەی کە ئەمڕۆ ڕۆژێکی جیهانیە بۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی قەڵەویە کە ئێمە زۆر کەسمانەیە کێشێکی جەستەی زۆریانەیە هەندێکیان بۆی هۆکاریەوەی کە خواردنێکی زۆر ئەخۆن بەڵام هەندێکی دیکەشیان هەیە لەوەی کە کێشە و گیر و گرفتێک و نەخۆشیێکی دیکەیان هەیە هۆکارە بۆ ئەوی کە کێشی جەستیان زیاد ئەبێت و قەڵەو ئەبن ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت ئاماژە بە ڕۆژە جیهانیە قەڵەویەکە بکەین و باس لە قەڵەوی بکەین و لەگەڵەوەشا کە ئێسێمە لە ناو مانگی ڕەمەزانی پیرۆزین کە لەوانەیە هۆکارێک و دەرفەتێکی باش بێت بۆ ئەوەی کە ئێمە بتوانین کێشی جەستەمان دابەزێنین بەڵام پێچەوانەی ئەوەشەوە زۆر کەسمانەیە ئەڵێ من لە مانگی ڕەمەزانە قەڵەو ئەبم لە کاتەکانی دیکەیە لاوااسترم بۆیە ئێمە ئەمڕۆ بەوردی باس لەمانەکەین و گفتوگوی ئەەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سیامەد عەبدوڕەحمان وەکو پزیشکی وردی نەشتەرگەری هەر سوچگەر و قەڵەوی سڵاو لێبێ دکتۆر بەخێر بێت زۆر سپاس دکتۆر قەڵەوی ئەوەندە باسێکی گرنگە لەوەی کە لە جیهاندا ڕۆژێکی بۆ دانراوە بۆ بەرەنگاربوونەوە سەبارەت بە قەڵەوی باڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە پێشەکی پیرۆزبایی هاتنەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەموو مسلمانانی جیهان و مسلمانانی کورد بە تایبەتی هیوادارین ئەم ڕەمەزانە بێتە مای خێر و خۆشی و بەرەکەت نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لای قوبوڵ بێ ئامین ئینشاءالله بەڵێ بە تاکید قەڵەوی یەکێکە لە نەخۆشیە جیهانیەکان بە پێی پۆلینی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئێستا چۆتە نەخۆشیەکانەوە یعنی وەکو نەخۆشیێکی باو پۆلێن کراوە کە بەردەوام ڕێژەکەشی لاڵکشانایە لە جیهاندا. دکتۆر خۆی نەخۆشیە یان لەبەرەوەی کە نەخۆشی دوێبەر ئەم دروستە بێ بە نەخۆشی دایانێن سیستەمێک نییە لە جستەیە کە قەڵەوی کاری تێنەکات و فەرمانەکانی تێک نەیات لە هەموو بگرە لە پێستەوە کە ئەبێتە هۆی هەوکردنی پێست مەسەلەن کۆندامی هەناسە بگری ئەو نەخۆشانی کە کێشیان زۆرە شەوانە پرخەیان هەیە تەنگە نەفەسە بن بە ئامان شێوە کۆندامی دڵ و بۆریەکانی خوێن کە بێتە هۆی نەخۆشیەکانی دڵ وەکو جەڵدەی دڵ و جەڵدەی دەماخ و بەرزبوونەوەی بەرزەفشاری خوێن و ئیتر کۆندامی هەناسە کۆندامی دڵ و بۆریەکانی خوێن کۆندامی مەسەلەن هەموو کە کۆندامەکانی تریش بە ئامان شێوە کۆندامی هەرس کە یەکێکە لە ئەو نەخۆشیانی کە ڕێژەی شێرپەنجە زیاد دەکات وەکو شێرپەنجەی کۆڵۆن شێرپەنجەی مەسەلەن مناڵان شێرپەنجەی ڕەحم شێرپەنجەی جگەر شێرپەنجەی پەنکریاس هەمانە هەمووی بەوەی قەڵەویەوە زیاکە بە هەمان شێوە لە هەمان شێوە لە پەلەکان و جونگەکانیشە ئەبێتە هۆی مەسەلەن سۆفانی قاچ پژێشە ئازاری پشت هەمانە هەمووی بەوەی قەڵەویەوە زیاد دەکات کەواتە لێکەوتەکانی قەڵەوی زۆرن لەسەر جەستە و نەخۆشیەکانیش بەدوایە لە هەموو جستەیە بۆی قەڵەویەوە زیاد دەکات. زۆر باشە بابین باس لەوە بکەین کە زۆر کەسمان هەیە ئەڵێ من ناتوانم کە خواردنێکی خۆش ببین و نێخۆم هۆکاری سەرەکیەکەی زۆر خواردنەکەیەتی لەوەی کا قەڵەو ئەبێت. ئەمە ئەتوانێت لەوەی کە بۆ نمونە ئەم قەڵەویە ڕێگری لێ بکرێت بەڵام ئەم ناتوانێت لەوەی کە خۆی بگرێت بەرامبەر و خواردنان و نەیخوات. خۆی ئێمە بەڵانسێکمانەیە لە جسمە ئەو خواردنە و ئەو کالۆری کە وەرێگریت لەگەڵ فیزیکال ئەکتیڤیتی واتە جوڵە و گەڕانی ئەو نەخۆشە ئەو کەسە تا چەندە مەسەڵەن ئەگەرێکێک ڕێژێکی زۆر کاربۆیدرات و کالۆری بخوات و جوڵەیەکی کەمی هەبێت بێگومان قەڵەوە بێت و بەردەوام ئێستایەکێک لەو شتانی کە باوە لە هەموو جیهاندا ئەو مارکتینەیە کە بۆ خواردنەکرێت ئەمە خاڵێکی زۆر گرنگە هەڕازێنرێتەوە بۆی ئەو مینی و شتانی کە دانراوە لە ڕێی مەسەلەن تەڵەباتەوە بە دیلیڤەری خواردنێکی خۆشیێتە بەردەستی مەسەلەن کاتەکانی خواردن دیاریکراو نییە لە دوای سەعاتنەوە لە نیوەشەوە نەخۆش یاخود ئەو کەسێک کە قەڵەوە خواردنێکی زۆرە خوارد لامان کاتە وەرزشکردن کەم بۆتەوە وەسائیلی گەڕان و جوڵەی کەسەکان هەمووی بەهۆی سایارە و پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە کەم بۆتەوە لەبەرەوە ئەمانە هەمووی هۆکارن بۆ قەڵەو بوون. بەڵام دکتۆر ئێمە هەندێک جار گوێشمان لێبێ کەسی وا هەیە لێڵێ بە ئارەزووی خۆی دائەنیشێت نانەخوا نان بە برنجەوە خوا سەعاتی دوو نانەخوا ئەمە هەمووی هەڵەیە بەڵام مەبەستم ئەڵێ کێشی سەر ناکەی بەڵام کەسی وایشە لێڵێ بەخوا دوو کەوچک برنج ئەخۆم ڕێک بە کەشمەوە دەرئەکەوێ ئەمە چی واکە ئەم دوودانە بیرمان نەچێت هۆکاری بۆ ماوەی ژێکێکی ترە لە هۆکارەکان بەشێک لەو کەسانە خوان ینی لە بۆ ماوەیەوە
هۆکارێک هەیە بۆی کاگەر خواردنێکی کەمی کالۆریش بخوات هەر پێی قەڵەوە بێ بەڵام ئەگەر بەڵانسێک لە ئەو خواردنە وەربگرێت کە ئیخوات و لەگەڵیشە فیزیکەل ئەکتیڤیتی واتە جوڵە و گەڕانی زیاد بکات ئەتوانێت ڕێگریە بکات لەو قەڵەویە یاخود درەنگتر قەڵەو بۆ بیاخۆ ڕێژەکەی نەگاتە ئەوەی کە پێویست کات چارەسەری قەڵەوی وەربگرێت و نەشتەرگەری و چارەسەرەکانی تر. زۆر باشە لە پاشان ئەدەینە سەر چارەسەرەکان و ڕێگاکان بە نەشتەرگەریش. ئاماژەت بۆ کلەوەی کە چەند کۆمەڵە نەخۆشیەک هەیە کە هۆکارە بۆەوەی کە هەندێک لە کەسمانێت لەوەی کە قەڵەو ببن تێکچوونی هۆرمۆنەکان کەسمانە بۆی تێکچوونی هۆرمۆنەکان و لەوەی کە کێشی جەستی زۆر قەڵەو بووە کەواتە ئەم تێکچوونی هۆرمۆنانە هۆکارەکەی چیە بۆ ئەوەی کە جەستە قەڵەو ئەبێت کەسێکمان قەڵەو ئەبێت خۆی ئەو چاورێکە لە جسماکەوە بێتەوە ئەو شوێنانی کە تیانیشێت ورگە یعنی سنترال ئۆبێسیتی پێ وترێ بە ئینگلیزی یعنی قەڵەوبوونی ناوەڕاست و چاوریەکانی سەرڕی خۆڵەکان بە ئەمان شێوە چاوری سەرجگەر و چاوری سەر پەنکریاس و هۆرمۆنەکانیش بەشێک لەو مادانی کە لە پێکاتەکانیان هەیە کۆلیسترۆڵە یعنی لەگەڵ زیادبوونی کێشی لەش و زیادبوونی چاوری زیان بەخشەکان هۆرمۆنەکان لەناو جسمات تێکەچن و فەرمانیان تێکەچێت و لە خانمانە بە تایبەتی هۆکارێکە بۆ زیادبوونی مووی لەش و بەکیزبوونی هێلکەدان و بەشێکیشان ئەبێتە هۆکارێک بۆ نەزۆکی باماشەوە. دکتۆر باسی خانمانت کرد ئەمە کاتێک باسی قەڵەوی ئەکرێت مۆدلی قەڵەوی لە خاتوونەکان ئەوترێت هەرمەیە مۆدلی قەڵەوی لە پیاوان سێوە ئەوان زیاتر وەرگیان لە خاتوونەکان زیاتر با بڵێن ناوچەی پەراسوڕان و ئەم بەشانەیانە. چی واکات ئەم شێوازی جیاوازی قەڵەی لە ژن و پیاوە دروست بێت؟ بەوەی فیزیکی جسمەوە وا دروست بووە ئەو چاورەی کە لە جسمە کۆبێتەوە لە پیاوانە لە ناوەڕاستی سکای ینی سنترال ئۆبێسیتی پێڵێن لەویا کۆبێتەوە لە خانمان ناچێتە پەلەکان و خوارەوە کامە لە هەردوو بارەکەیە خراپترین جۆری قەڵەوین یعنی هیچی تەندروست نییە لە هەردوو بارەکەیە بەڵام ئەوەی خاتوونەکان زەحمەتە دکتۆر چون لەو لایەنەوەی خۆیان زەعیفکەن ئەمانە درەنگتر قەڵاو بێ لە بەرامبەرە دەموچایان زۆر زەعیفە بێت خۆی تەبیعەتی ئەو چاورێ زیادەی کە لە جسماکەوە بێتەوە بە مەجموعەی پرۆسێس و میکانیزم ئاڕوا لە جسمە جگەر ئەو چاورێ زیادەی کە جسم بەکارێنێ و چاورە زیان بەخشەکان وەکو LDL و کۆلیسترۆڵ و ترایگلیسراید ئەی کاتە خانەکانی چاوریەوە خانە چاوریەکانیش زیاتر لەژێر پێستا زۆرن کە هەم عەدەدیان زیاد دەکات هەم قەبارەشیان گەورە بێ ینی لە کەسێکی ئاسایی قەباری ئەم خانە چاوریانە زۆرترە و لە منتیقەی ورگە ئەم خانە چاوریانە زۆرترن بۆیە لەوێکەوە بێتەوە و لە منتیقەی حەوز و ئانەش لە خانمانە زۆرترە بۆیە ئەچێتە ئەو شوێنانەوە. زۆر باشە دکتۆرێ مەسەلە لە ناو مانگی پیرۆزی ڕەمەزانین زۆر کەسمانەیە ئەڵێ من ڕەمەزان بە دەرفەتێک دانم بۆی کە ئیتر کێشی جەستەشم لاواز بکەم و خۆم زەعیف بکەم بەڵام ئەبینی لە بەرامبەرەوەیە کە ڕەمەزان تاو ئەبێت ئەڵێت وڵای منم ڕەمەزانە نەکەوەی کە زەعیفم بەڵکو کێشی جەستەشم زیای کردووە هۆکارەکەی چی لەوەی کە من بە درێژایی ڕۆژەکە ئێمە خواردنەوەکان بە دووری لێنە جا لە شەویشا دەرفەتێکی وامانێ لەوەی کە بتوانین بڕێکی زۆر لە خواردن وەربگرین ڕام لە بەرامبەرەوەیە کێشی جەستەمان زیابێت. بەڵێ خۆی پێویستە باسێکی ڕۆژوێکی تەندروست بکرێت ڕۆژوو هەموو ڕۆژێک بەڕاستی تەندروست نییە مەسەلەن لە دوای ڕۆژوشکاندن خواردنێکی زۆری کاربۆهیدرات و شیرینەکان بخورێت ئەمە ڕێژێکی زۆر کالۆریە ئەیاتەوە بەو کەسەی کە ئەو خواردنانە ئاخوات مەسەلەن ستایلی ئەخوان شەربەتی مێوەژ و لوقمە قازی شیرینی و کاربۆهیدرات زیاتر لە بەربانگ ئاخورێت و ستایلی خواردن بەداخەوە ینی ناتەندروستە تاکو سەعات 12 شەو مەسەلەن بەردەوام ئەم کەسە نانەخوات دوایی درەنگە خەوێت تا پاشێ و بەشێک لە خانەوادەکان ناخەون پاشان بەیانی تا نیوەڕۆ خەوتووە کەسەکە یعنی کاتێکی وای نامێنێتەوە بۆ جەستە کە ئیسفادە لەو فاستینە بکات لەو ڕۆژۆ بکات حساب کە بە ڕۆژوو نییە ینی کاتەکەشی ئەوەنە نییە بە تایبەتی لەم جەوایە ئێستانی کە جەو ساردە و گەرم نییەوانە ینی سفادەیەکی زۆر لەو ڕۆژوە ناکات کەواتە ڕۆژوێکی تەندروست چۆنە ئەگەر کەسێک بێ بە شێوازێکی تەندروست بە ڕۆژوو بێت ڕۆژی تەندروستەوەی بڕێکی کەم خواردن بخۆی ئەبێ هەست بەو برسێتی بکەی خۆی هەر لە ڕێی دینی شەوممانە زانین ئەبێ هەست بۆ برسێتی بکەی کە خەڵکی فەقیر هەستی پێگا بەڵام بەداخەوە زۆربەی کەسانی ئێمە هەست بۆ برسێتێ ناکات جوڵێکی کەم خواردنێکی زۆر ئەخوات خواردنەکانی فرە
چەشنە نییە مەسەەن لە بەربانگا بێ خواردنێکی فرە چەشنە بخوات سەوزەکانی تیاابێ شۆربایەک بخوات مەسەەن بڕێکی کەم شیرینی بخوات کاربۆیدرات کەم کاتەوە کە بەداخۆ ئەمانە لەسەر سفرەی کوردی خەریکە نامێنێت بەوەی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی جیهانەوە ئەم خواردنانە خەریکەوەکو ئەوروپا و وڵاتە دراوسەکانی تریلێت دکتۆر هەندێک تەکنیکی ئاسانیشێ زۆر ئەتوانێت یارمەتی دەربێت هەر قاپێکی بچوو کە ئەهێنی ناچار بەقەت ئەو قاپایتە تۆ برنج بۆ نمونە داانێ بۆ خۆت ئەمە واکات زۆر جار ئیتر ئەڵێ کە چاو تێر بوو وردە هەست بە تێربوونەکەکێ بەڵام قاپێکی گەورە هێنێ و قاپە بە هیچ برنج پڕ نابێت تەبعاً هەر بنیام زۆرتر ئەخوا جا ئێستا ببێنە سەرەوەی کە بەڕێزت باسی خەوت کرد خەویش ئایا هۆکارە بۆەوەی کە ئەم کێشە بەم شێوەیە گۆڕانکاری نەرێنی بەسەریادێت تایبەت لە ڕەمەزانە طبعاً کەم خەوی هۆکارێکە بۆ ئەو کاتانی کە سوودبەخشە بۆ خەو مەسەڵەن شەوە جسم و جەستەی ئینسان لەو کاتانەیە ئیسفادە لە خەوەکات مەسەڵەن تێکچوونی خەو و سترێس و قەلەقی ئەمانە هەمووی هۆکارێکە بۆ زیادبوونی کێشی جەستە ئەمەی کە قەڵەوی دروست ئەکا قەڵەوی یاڵی ناڕێکی لە جەستە دروستەکە یان قەڵەویەکی گشتی دروستەکە قەڵەوەیەکی گشتی دروست دەکات باش زۆر باشە با بینە سەرەوەی کە هەندێک کەسمانەیە ئەوێت کێشی چەسەی دابازێنێت بەڵامەڵێ تااقەتی وەرزشکردنیشم نییە کەواتە وەرزشکردنی مامیشاڵێن بە یەکەم چارەسەری پزیشکیدا ئەنێت لەوەی کە پێشەوەی کە دا و دەرمان وەربگریت چارەسەری پزیشکی وەرزش بکە بۆی کە تەندروست بیت وەرزشکردن تا چەند تەندروستە بۆ دابەزانی کێشی چەسە بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانیشە طبعاً وەرزشکردن هەموو کاتێگەر باش بووە بۆ کەسانی قەڵە و غێرە قەڵەویش هەر ینی تەندروستە کەسێک ڕۆژانە یان لە هەفتەیەکە چەند کاتژمێرێکدا بنێ بۆ وەرزشکردن بۆ ڕێگریکردن لە قەڵەوی و بۆ ئەوەی کە قەڵەو نەبێ بەڵام ئێمە مەسەلە مەجموعەی نەخۆشمان هەیە کە کێشیان لە ڕادە بەدەر قەڵەون ئەمانە بە وەرزشکردن بەڕاستیدا نابەزن ئەمانە ڕێگاکانی تری دابەزانی کێشیان پێویستە وەکو نەشتەرگەری لەسەر ئەو نەشتەرگەریە قساکەن چون بەداخۆ ئێستا توزێکش بۆ بە چاوچاولێکەری دوکتۆر لەوەشە هەر خەریکیت شتەکە تامیتیان ناهێڵێت دکتۆر سیامە بەڕێزت باسی ئەوەت کرد کە با بڵێن ئەکرێت بە هەندێک تەکنیک کەسەکە کێشدا بزانێ کەسێک دێتە لای بەڕێزت ئەبێت چی لەسەر جەستەی بزانێ ئێستا ئەمە دەستەواژەیەک هەیە چڕی بارستەی لەش ئەوە چۆن خزمەت بە منەکە کە بزانم بۆ بارودۆخی تەندروستیم چۆنە لەشم چۆنە اینجاوات کێشدا بزێنم ئێمە هاوکێشەیەمان هەیە بە دیمازین دێکسی پێڵێن چڕی بارستەی لەش کە کێشی نەخۆشەکە بە کیلۆگرام دابەشی بەرزێکەیەکرێ بە دووجا معادلەیەک دەرەچێت دکتۆر ئەوە بە نمونە پێمان بڵێ بەوەی کە بزانین هەونە کەسێک کێشی چەسەی باوە دابنین 65 کیلۆیە 65 باڵاکەی با بڵێن 150 بەڵێ ئێستا لە زۆربەی ینی کالکولیتەری مۆبایلەکانیشا هەیە ینی 65 تۆزە زۆرە کێشەکە بەڵام جەنا بە حەلیکە فەرموو کێشەکەی بە کیلۆگرام ساوێکی 65 کیلۆگرام چی لێکن 65 دانی بەرابەشێکی بە مەسەلەن باڵاکەی بە دووجا باڵاکەی زەربی دووەکەی باڵێ 150ەکە زەربی دووکە سەحر مامەتەقەرێکی هاوکێشەکەن حلیەکەین لە زۆربەی مۆبایلەکانە هەرە و هاوینە هەیە ئەو کالکولیتەرە هەیە توانی حسابی بکەی بۆی ینی ئەپلیکیشنە لە ناو مۆبایلەکانە پێویست ناکە بە معادلە بە دەست حسابی بکەین کاتێ ئێوە هەرە هاوکێشێتان یەکسەر بۆ هاوکێشەکە کەسانی تەبیعی لە بینی 18 بۆ 24.9 ئەمە کەسی ئاساییە مۆبایل بەمە خزمەتی جەنابەت عەزیز کێشە پێمان بڵێ پرۆسەکە و ڕقەمەکەمان بۆ دەرکەی وتمان 65 کیلۆگرام بێت لەگە 150 پێ باڵاکەی بزانین چەندێکە بارستەکەی دکتۆر بەس پێمان بڵێ پرۆسەکە چی ئەەکەی بۆی کەمە هەریەکەمان بۆ خۆمان ئەنجامی بین فەرموو چەندە باڵای باڵاکەی 150 65 دابش کرد بە دووقاتی 150 باشە ڕقەمەکەی چەندێک دەردە دکتۆر؟
ئەمە هیچیە بۆ ئەم زانیاریانە پێوە جارە دکتۆر پێمان بڵێن زانی بارودۆخی چۆنە تقریبا 19 دەرەچێ ئەمە نۆستا کەواتە ئاسایی یاخود ئاسایی نییە ئاساییە پێویست ناکات لەوەی کە بەنەشتەرگەری ڕێک لە حاڵەتی طبیعی خۆیەتی حاڵەتە طبیعی خۆیەتی نیو ماحساب کرد لەگەڵ 24 پوین نوێە ئەمە ئاساییە لە 19 کەمتر ئەمە حسابی ئەندەروەیتی بۆ کریانی لە کەش ئاسایی خۆی کەمترە لاوازە لە سەر و 25ەوە کێشی زیادە تاکو سی لە سی زیاتر حسابی ئەوی بۆ کرێکە قەڵەویش سێ کلاسی هەیە ینی کلاس 1 و کلاس 2 کلاسی ینی ئەکرێت سێ پۆلێن ئەکرێ بە سێ بەشەوە قەڵەوەیەکی مام ناوەند عزێت کێشیت 19 بۆ 24.9 ئەمە کەسی ئاساییە باش ئەمە ئاساییە لەخوار 19 ئەمە لاوازە لەسەر و 25 حسابی کێش زیادی بۆ کرێ بەڵام قەڵەو نین ئەمانە زۆر باشە دکتۆر ئەگەر کەسێک هەبێت بۆ نمونە لەم نۆزدەیە دەر بچێت بەڵام ئەبینین ناڕێکێک لە دابەشکاری لە قەڵەویەکەی جەستەیە هەیە بۆ نمونە هەندێک جارێ بوونە ورگی زیاد لە حەد لەوەی کە قەڵەو بە تایبەتی ئەمە لە خانمانە هەیە بە تایبەتی ئەو خانمانەی کە دووگیان بوون و لەوەی کە کۆرپەیەکیان لەدایک بوو ئەبینی لە دوای ئەوە کە ئەو ورگە ئەکشێتە نەجا ئەڵێن ناچێتەوە باری ئاسایی خۆی و قەڵەو ئەبێت ئەگەر ناڕێکێک هەبێت ئەمە چارەسەری هەیە لەم ناڕێکەیە ئەم ناڕێکیانە کرێتە بابی جوانکاریەوە نەشتەرگەری جوانکاری بۆ کرێ بۆ ئەوانە خۆی هەر بە ئینگلیزیش تێرمەکانی جیاوازە ینی زاراوەکەی جیاوازە ئەمیان پلاستی ئەمیان نەشتەرگەریەکانی پێوتری باریاتریک سێرجری ینی نەشتەرگەری قەڵەوی ینی ئەو دووشتە حەزەکەم لێرە ڕوونی بکەم و باوڵاتیان ینی قەڵەوی لە ڕادەبەدەر یاخود ئەوانی کە چڕی باریستەی لەشیان لە 35 بەرەو سەرە بەڕاستی نابێت نەشتەرگەری جوانکاری بکەن یان ئەگەر ورکێکی گەورەی هەبێت بیە بە نەشتەرگەری جوانکاری دای بەزێنێ ئەمە غەڵەتە بەڕاستی چونکە تووشی مزعافاتێکات یاخود بە ڕاکێشانی چەوری ئەمە حەل بکات حەل نابێت چونکە ئەو چۆریانی کە لە جسمیا کۆ بۆ تۆ بە تەنیا لە ورگیانیە چەندێک لەسەر ورگێتی بە ئامان شێوەنەش لەسەر ڕیخۆڵەکانێتی و لەسەر جگەرێتی و لەسەر پەنکریاس و لە ناوەیە لە قاچایەتی لەبەرەوە پێویستەکە نەشتەرگەری دابەزانی کێشی بۆ بکرێ باریاتریک سێرجری نەک جوانکاری دەستخۆشن جا سەهرێمە هاوکارانیشمان لە کۆنتڕۆڵەوە ئێستا خەریکەم هاوکێشێن ڕقمێکیان دووبارەکەیتەوە باڵای 180ە باڵای 180 باڵا بەرزە ماشەڵڵا باڵای 180 بێت کێشە تەندروستەکەی 59 تا 80 کیلۆگرام ئەمە هاوڕانمان لە کۆنتڕۆڵ لاوازە وایە باڵای 180 بێ کێشی 59 ئەبێ خۆی قەڵەو کاتە پێویستە کاخۆی کەواتە دکتۆر ئاماژەت بۆ کرد بە خاڵێکی گرنگ کرد لەوەی کە پێویستە جیاوازی بکرد لە نێوان نەشتەرگەری بۆ قەڵەوی نەشتەرگەری بۆ جوانکاری ئەمە زۆر جارەیە لە ناو خۆشمانە ئەمە تێکەڵێک ڕوو ئاات لەوەی کە ئاڵێ من کێشی جەسەم پێویستی بەوەیە کە بچم جوانکاری بۆ بکەم لەبەرەوەی کە قەڵەوەم هەندێک جاریشەیە ئەبینی لەوەی کە بەڕاستی زیان بە جەستەی ئەگەێنێت بەداخیشەوە کە ئێمە زۆر لە هەواڵەکانی شام لە میدیاکانە ئەیبیسین زۆر کەسمانەیە بەم هۆکارەوە لەوەی کە ئەبینین ئەگەر تاکتاکەش بێ گیانی لەدەستاوە ئەمانە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێت خۆی ئێمە هەموو نەشتەرگەریەک شتێکمان هەیە بە ئینگلیزی پێڵن گایدلاین واتە ڕێنمایەکانی پزیشکی هەموو نەشتەرگەریەک بۆ خۆی ئەو گایدلاینەی هەیە مەسەڵەن لە نەشتەرگەریەکانی قەڵەوی و جوانکاریە کە ڕاکێشانی چەوری بۆکرێت و تەجمیلی ورگی بۆکرێ لەگەڵ ئەو نەشتەرگەریانی کە بۆ دابەزانی کێشەکرێ ئەم گایدلاینیان گرێتەوە بە تایبەتی باریاتریک سێرجریەکان واتە نەشتەرگەری بۆ دابەزانی کێش کە بریتێ لە نەشتەرگەری بچووکردنەوەی گەدە و ڕێڕۆگۆڕین ئەوەی کە باوە ئێستا لە هەموو جیهاندا ئەکرێت و چەند نەشتەرگەرێکی تریش هەیە ئەوانە ئێستا کەمتر باون یاخود دانانی باڵۆن و ئەمانە ئەوە ینی زۆر نەخۆشی سفادی لێ ناکات چونکە پاش ماوەیە قەڵەوە بێتەوە بەپێی گایدلاینەکان ئەو کەسانی کە پێویستەکان نەشتەرگەری بچووکردنەوەی گەدە و ڕێڕۆگۆڕینیان بۆ بکرێت ئەبێ چڕی باریستەی لەشیان لە 35 زیاتر بێت لەگەڵ یا مەجموعەیە نەخۆشی لەگەڵا بێ وەکو زەخت و شەکرە و ئازاری جونگەکان یاخود لە 40 زیاتر بێت بەبێ هیچ هاوکارێکی تریانی بەبێ هیچ نەخۆشیێکی تریانی زەخت و شەکرەی نەبێت یاخود نەخۆشیێکی درێژخانی نەبێ بەڵام چڕی باریستەی لەشی گەشتی بێتە چل ئەمانە نەشتەرگەری دابەزانی کێشیان بۆ کرێت کە پێوترێ باریاتریک سێرجری باریاتریک سێرجریش دوو نەشتەرگەری باوە سەڕێ ڕۆگۆڕین و قارسی مایدە بە هەمان شێوەش ئەما بێ پۆلێن بکرێن ینی بەعزە نەخۆشیێک ناتوانانی تۆ بچووکردنەوەی گەدەی بۆ بکەی مەسەڵەن نەخۆشێک ئەگەر گەڕانەوەی تەرشۆڵەکی مائیدەی هەبێت یاخود نەخۆشی درێژخایانی وەکو
شەکرەی هەبێت یاخو نەخۆشەکە نەتوانێت دوای نەشتەرگەری چنجی لایفستایل یعنی گۆڕینی شێوازی خواردنی بکات چونکە بیرمان نەچێت نەشتەرگەری بچووکردنەوەی گەدا ئەبێت نەخۆش چنجی لایفستایل بکات واتە شێوازی خواردنی بگۆڕێت نابێ وەکو جاران ئەمان ئۆتۆماتیکلی هەر ئارزووی خواردنیان هەر زۆر خراپە خۆی کەمە بێتەوە ئەش خۆم دڵم بەڵێ بە دوو هۆکار ئەوانی کە نەشتەرگەری بچووکردنەوەی گەدایان بۆ کرێت حەزی خواردنیان کەمە بێتەوە یەکەم ئێمە هۆرمۆنێکمان هەیە لە بەشی سەرەوەی مەعیدایە ئەو بەشە گەورەی مەعیدا کە لەگەڵ نەشتەرگەرێکە لاچێت کە فەندەسی پێڵن بە ئینگلیزی گرلینی پێڵن ئەمە هەستی برسێتی لە نەخۆشەکە ئەمە دروستێکات کە ئەو بەشەی گەدا لابرا هۆرمۆنی گرلینەکەش لاچێت لەگەڵەیە بامان شێوەش قەبارەی مەعیدەکە پچکۆلا بێتەوە ینی بڕێکی کەم خواردن نەگرێت بەم دوو هۆکارە نەخۆشەکە داوەزێت لەوانی کە ڕێڕۆگۆڕینیان بۆ کرێ قەباری مەعیدەکەش پچکۆلا کرێتەوە یعنی تقریبان 53 هێڵڕێتەوە بەقی پەرداخی ئاو بگرێت لەگەڵیشە بەشێکی ڕیخۆڵە باریکە بەشی سەرەوەی ڕیخۆڵە باریکە کە جوجینەمی پێڵێن بەشێکی چالاکی ڕیخۆڵە باریکەیە بۆ ئەڵمژینی خواردن و کاربۆیدرات ئەو بەشە قەتع کرێت یعنی وای لەکرێ خواردنی پیانە ڕات لە خوار ئەوەوە ڕەبتێکی تازەی بۆ دروست سەکرێت ئەو بەشەی ڕیخۆڵە باریکە تەنها مادی زرا و مادی پەنکریاسی پیاڕات ینی خواردن بۆ بەشەی ڕیخۆڵە باریکیان ناڕات تقریبان 150 سانتیمێکێتی ئەم ڕێڕەوە چۆن نەگۆڕن دکتۆر بە نەشتەرگەری لاپرۆسکۆپەکرێ ینی هەناوبین لە ڕێی چەند کونێکەوە لە دیواری سکە چکە هەموو نەشتەرگەرێکی قەڵەوی لە هەموو جیهانە ئێستا بە لاپرۆسکۆپ و ڕۆبۆتەکرێ لایەوە بەداخۆ ڕۆبۆت نییە چکە ناتوانیت تۆ بە فەتەعبەتن ئەم نەشتەرگەریە بکەی کە دیواری سکیکی ئەستوری پڕچەوری هەیە تووشی مشکلەیەکەی بەڕاستی لە هەموو جیهانە بە لاپرۆسکۆپەکرێ و لای خۆشمان خۆشبەختانە هەر بە لاپرۆسکۆپەکرێ دکتۆر ئەمە هیچ ماکێکی نییە بڕینی گەدا یان گۆڕینی ڕێڕەوی گەدا ماکی خۆیەکو باسم کرد ئەگەر نەخۆشەکە بە جوانی ئامادەکی بۆ نەشتەرگەری لایەنە زانستەکانی بە جوانی بۆ بکەی مەسەلەن ئەو فحوساتانی کە پێویستە بۆ نەشتەرگەریە بە جوانی بە پێی ئەو گایدلاینە بڕۆی لەگەڵیا و ماکەکانی نەخۆشی مزعافاتی دوای نەشتەرگەریەکەش ئەبێ بۆ نەخۆشەکە ڕوونکەیتەوە بەڕاستی خۆی ماکەکانی دوای نەشتەرگەری مزعافاتەکانی ڕێژێکی زۆر نین لە 100 کەس یەک کەس احتیمالە تووشی مزعافات بوێ مزعافاتەکانیش چین وەکو مەسەلەن لێچوونی شوێنی بڕینی گەردەکە لەگەڵ نەزیفە کەمانش حەلیانەیە ینی چەندێک عملیاتەکە ضرورە نەشتەرگەریەکە ضرورە ئەوەنەش متابعکردنی دوای نەشتەرگەری و مزعافاتەکانی چارەسەر بکەی ئەوەنەش بۆ خۆی گرنگە لەبەرەوە بۆیە بە تەنیا نەشتەرگەری مهم نییە بێ پزیشک دوای نەشتەرگەری لەگەڵ نەخۆشەکە بێت ئەگەر تووشی ماکێکی خراپ بوو بۆی چارەسەرکە ئەگەر خەڵەتێ بکەی لە چارەسەرکردنی ماکەکانی ئەم نەشتەرگەری ئەوانن کە زۆر جار گیان لە دەستەیە ینی چەندێک نەشتەرگەری ضرورە ئەبێ پزیشکەکە توانای ئەوەی هەبێکە ماکەکانی نەشتەرگەریەکەش هەلکات نەتوانێت چارەسەری ماکەکانی بکات و بەس نەشتەرگەریەکە ئەنجام سەردان بکاتەوە بەڵێ خۆی بۆ خۆی ئەوە ینی هۆکارێکی گرنگە بۆی کە نەخۆشەکەت تووشی مزعافاتیش بوو بەڕاستی گیان لە دەستنەیە زۆر باشە دکتۆر بەپێی ئەوەی کە پسپۆڕیەکەت لە نەشتەرگەری هەر سوچگەر و قەڵەویایە کەسێکمان هەیە لەوەی کە یاخود با بڵێن چ جۆرە کەسانێکن کە کێشێکی جەستەی زۆریان هەیە بەڵامیان بۆ لای بەڕێزت بۆی کە ئەو نەشتەرگەریە بکەن و تۆ ڕێنماییان ئەەکەیت یاخود پیانەڵێ کە ئەم نەشتەرگەریە بۆ ئێوە نابێت ئێمە وەکو باسمان کرد بەپێی ئەو BMI حساویان بۆەکەین مەسەلەن لەگەڵ گەر نەخۆشیەک نەگاتەوەی کە من نەشتەرگەری بڕینی گەلیا خۆ ڕێڕۆگۆڕینی بۆ بکەم بەڕاستیە گەر نەخۆشەکەی الحاحیش بکە ئەگەر قەڵەویش بێت ئەگەر قەڵەویش بێت جستەی نەگەشت بێتەوەی کە من نەشتەرگەری بڕینی گەدەیا خۆ ڕێڕۆگۆڕینی بۆ بکەم بۆی ناکەم بەڕاستی ڕێنمایەکەی نینێرین بۆ لای دکتۆری خۆراک ڕێژیمی بۆ دابنێ هۆکارەکانی تری چێژدابەزانن بگرێتە بەرۆکو کەمکردنەوەی کاربۆیدرات و وەرزش و ئەم بابەتانە بەڵام ئەگەر گەشتەوەی کە نەشتەرگەری بۆ بکرێت بە تاکید پاژۆی کە باسی هەموو ماکەکان و باسی ئیسفادە و باشیەکانی نەشتەرگەریەکەی بۆکەین نەشتەرگەری بۆ ئەنجام زۆر باشە با پرسیارەکەم بە جۆرێکی تر بکەم کەواتە ئەگەر چ کەسێکمانە بێت چ نەخۆشیەکی هەبێت ئەگەر کێشی جەستەشی لەوەیە بێت کە پێویستە ئەو نەشتەرگەری و قەڵەویە بکات بەڵام ئێوە ناتوانن بۆ بکەن چ جۆرە نەخۆشیێکی دیکەی ئەگەر هەبێت بەڵێ ئەگەر نەخۆشێک ناتوانێت بەنجی ئام وەرگێ بە تاکید ناتوانین تۆ نەشتەرگەری بۆ بکەیت چونکە ئەم نەشتەرگەری لەژێر بەنجی ئاماکرێ هەموو نەشتەرگەرێکی
لاپرۆسکۆپ لەژێر بەنجی ئاماکرێت مجموعە نەخۆشمان هەیە مەسەلەن دڵی تاو نییە پمپی دڵی تاو نییە مەسەلەن سیەکانی تاواو نییە ئەمانە بەرگی ئەوە ناگرن بیان خیتە ژێر مەسەن بەنجی ئامەوە ئەمە پێشەوە تۆ هەڵسەنگاندن بۆ کردووە جارێ ئەمەی نێرین بۆ لای پسپۆڕی هەناسە و دڵ و ئەوانە ئیکۆی بۆ کرێ مەسەلەن جاریوا سیتی ئەنجۆی بۆ کریانی سیتیسکانی بۆریەکانی خوێنبووی کە یەکلای بێتەوە مەسەلەن ئەگەرێکێکیش باری دەرونی تەواو نەبێ نەتوانێت کۆنتترۆلی خۆی بکە ئەوە ژێکێکی تر لەوانی کە ئێمە ناتوانین نەشەگەری بڕینی گەدەی بۆ بکەین یاخۆگەر نتوانێت ستایلی خۆی بگۆڕێ ئەوانی کە لەسەر مەسەلەن باردەکحولەکان زۆرە خۆن یاخو شێوازی خواردنیان بە شێوازێکە کە ناتوانین ناتەندروستە ناتوانین نەشەگەری یاخو نتوانێت واز لە جگەرە بێنێت و سیەکانی تاوا نەبێ ئەوانە بە تاکید نەشەگەریان بۆ ئەنجام نادرێت قەڵەوی ئەبێتە هۆی نەخۆشی دەرونی شوایە پێمە بەمانە بەخۆی یەکێکە لەو شتانی کە خەمۆکی دروستەکە ئێمە نەخۆشیێتە لامانەڵێ دکتۆر من یەکێ لەو شتانی کامێ نەشەگەری بۆ بکەم بەڕاستی لەناو خزم و کەسوکارە لە مەکتەبە مەسەلەن گاڵتم پێگەن کە سوکارەکەم مەسەلەن تعلیقم لێن چەنان نەخۆشمان تایبەتی لەناو مناڵە لەوانەیە بەڵێ لەناو مناڵە لەناو گەورە شار باوە دەنان کەسە نزیکەکانی خۆیان ئەڵێ بەردەوام تعلیقم لێن لەوەی کە ئەو جستە دکتۆر لە کۆتایی زۆرەمەیە دکتۆر لە کۆتاییە گەشتێکت ما بێڕێنمایەکت هەبێت بۆ کەسانی کە کێشی جەستیان زۆر و ئێستا لەناو مانگی پیرۆزی ڕەمەزانەی زۆر سپاسانەکەم تاوان ڕۆژووی مانگی ڕەمەزان دەرفەتێکە بۆ داوەزانی کێش بەڵام بە شەرتێک بە شێوازێکی تەندروست ئەنجام بدرێت بۆ پاش ڕەمەزانیش ئەگەر پتێ بەردەوام بیت بە هەمان شێوە ئێستا لە چەندها توێژینەوە لەسەر بابەتێکەیە کە ئینتەرمیتێن فاستینی پێڵێن یعنی ڕۆژووی تەندروستی کە یەکێک لە ڕێگاکانی ئەم ڕۆژووە هاوکێشەیە لەگەڵ ڕۆژوی مانگی ڕەمەزانە کە 16 ساعات نەخۆشەکەنان ناخوات و پاشان دەسەکا بە نان خواردن هەمان ڕۆژوی مانگی ڕەمەزانە و ئەتوانێت لە دووشەممە و پێنجشەمانە بە ئەمان شێوە ئەو ئینتەرمیتێن فاستینە بکایە ینی ئەگەر نەخۆش بەردەوام بێت لەسەر ڕۆژوو دوای ڕەمەزانیش سوودێکی زۆری بۆ جەستەی هەیە و سا توێژینەوەکان یەکێکە لە ڕێگاکانی دابەزانی کێش ئەوەی کە ئەتوانن ئەو خواردنەوە بێ کالۆریەکان بخۆن لەگەڵ ئینتەرمیتێن فاستین 16 ساعت هەیە 12 ساعت هەیە مەسەلەن ئەوە بەسمێ ئەو ئەمانە ئاوەتوانێت بخواتەوە لەگەڵ ڕۆژوا فەرقی ئەوەی هەیە کە ئەو ئاوە خواتەوە بەڵام لە ڕۆژووی مانگی ڕەمەزان ئاو خواردنەوەشی دیانێ زۆر سپاس زۆر سپاس بۆ زانیاریەکانی هۆی تەندروستەکی پاش بۆ هەمانە خوازین زۆر سپاس لەگەڵ